بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني روشناي دنجي. ناوي كتاب هوندراوي إيمان إسلام. هونوي عبد الله عبد العزيز هرتلي. تسابي دوام. ژمارەی سپاردن 24 لا حوتی 1994 خوێندنەوە عەلی خۆشناو. هەڵەبڕی و کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. أما بعد، فقد قال عمر بن الخطاب رضي الله عنه: بينما نحن عند رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم إذ طلع علينا رجل شديد بياض الثياب شديد السواد الشعر، لا يرى عليه أثر السفر ولا يعرفه منا أحد، حتى جلس إلى النبي صلى الله عليه وسلم فأسند ركبتيه إلى ركبتيه ووضع كفيه على فخذيه وقال: يا محمد، أخبرني عن الإسلام. فقال رسول الله صلى الله عليه وسلم: الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله، وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا. قال: صدقت. قال: فعجبنا له يسأله ويصدقه. قال: فأخبرني عن الإيمان. قال: أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر، وتؤمن بالقدر خيره وشره. قال: صدقت. قال: فأخبرني عن الإحسان. قال: أن تعبد الله كأنك تراه، فإن لم تكن تراه فإنه يراك. قال: فأخبرني عن الساعة. قال: ما المسؤول عنها بأعلم من السائل. قال: فأخبرني عن أمارتها. قال: أن تلد الأمة ربتها، وأن ترى الحفاة العراة العالة الرعاء الشاء يتطاولون في البنيان. قال: ثم انطلق فلبثت مليا، ثم قال لي: يا عمر، أتدري من السائل؟ قلت: الله ورسوله أعلم. قال: فإنه جبريل أتاكم يعلمكم دينكم. رواه البخاري ومسلم. أي مسلماني خوشويست، أوا بدريجيو بهالبست مبستي أم حديثا رون أكينوا. بيشتشي لا برا يك. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي جورو مهربان، دانري زمين راقري آسمان، هزاران صلاة هزاران سلام لسر محمد بيشواي إسلام، هم لسر آلو سحابي نازدار، هتا حز أكا خداي كردگار. أميدم وايا لبو كرد زمان نختك لآين بنوسم بويان، چونکە پێویستە لەسەر مسلمان بۆ خۆی بزانێ ئیسلام و ئیمان. ئیسلام و ڕوکنەکانی ئیسلام. لاپەڕا یەک. خودامان ئەڵڵا ئیسلام دینمانە، هەروە محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەرمانە. ئیسلام پێنج بەشە، پێی ئەڵێن ئەرکان. یەکەمیان وشەی شەهادە و ئیمان، دووەم پێنج نوێژە، سەیەم زەکاتدان، چوارەمین ڕۆژووی مانجی ڕەمەزان، پێنجەمین حەجە لەم پێنج ڕوکنانە، بڵێ ژن و پیا و گشتی یەکسانە. مانای وشەی شەهادە: ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله
وأشهد أن محمدا رسول الله أليم بزبان گومانم نییە جگە لە الله هیچ خوددا نییە هەروە محەممەد نێردراوی خوایە ئەو پێغەمبەری هەموو دنیایە. باسی نوێژ. لاپەڕا 2 5 نوێژ پێویستە لەسەر موسڵمان بیکە شەو و ڕۆژ تەنها بۆ یەزدان. هەرکەس نوێژ نەکا دوژمنی خوایە چونکە کۆڵەگەی دینی ڕمایە. نیوەڕۆ و عەسر هەر یەک 4 ڕەکات. نوێژی ڕۆژ ئاوا بیکە 3 ڕەکات. هەروە 4 ڕەکات نوێژی عیشایە. بەیانیان 2 فەرمانی ئەڵڵایە. دەستنوێژت بشۆ بەرگت خاوێن بێ لەگەڵ جێگەی نوێژ ڕوت لە قیبلە بێ. نیەتی نوێژ بێنە و جم و جۆڵ مەکە بێ پێکەنین بە و گفتوگۆ مەکە. باسی زەکات. لاپەڕا 3 زەکات ئەمەیە ئەی برای نازدار هەر کەس زەنجینە لە ساڵی یەکجار نەختێک ماڵی خۆی بەدڵێکی شیرن بیداتە هەژار هیچ نەبێ خەمگین. وەکو گەنم و جۆ هەم زێڕ و پارە هەروە بزن و مەڕ ژمارەیان دیارە. اینجا سەرفیترەی مانجی ڕەمەزان لە جیاتی خۆتان ژن و منداڵتان نزیک 2 کیلۆ گەنمی پاکراوە یا نرخی ئەوە بڕیار دراوە. باسی ڕۆژووی ڕەمەزان. لاپەڕا 3 ئەوجا پێویستە لەسەر موسڵمان کە بە ڕۆژوو بێ مانجی ڕەمەزان. ڕۆژوو لە ئیسلام وا بڕیاردراوە لە کاتی بەیان هەتا ڕۆژ ئاوا. خواردن حەرامە لەگەڵ خواردنەوە هەر جۆرێ هەبێ هەروە ڕشانەوە. لە قسەی پڕوپوت لەگەڵ جنێودان زوبانت بگرە هەم لە درۆ بوختان. باسی حەج و عەمرە. لاپەڕا 4 لە تەمەن یەکجار ئەی برای دڵسۆز بڕۆ بۆ مەککەی خاوێن و پیرۆز. ماڵی خوای گەورە وا لە مەککەیە بۆ موسڵمانان هەر ئەو قیبلەیە. لەوێ حەج بکە هەروە عومڕە تا لێت ببورێ خواوەندی گەورە. لە دوای حەج بڕۆ لە بۆ مەدینە شاری پیرۆزی سەروەری دینە بکە زیارەتی پێغەمبەری خۆت تا لە لای خودا شەفاعەت کا بۆت. باسی ڕوکنی ئیمان. لاپەڕا 4 ئیمان پێکاتوە لەم 6 بەشانە باوەڕ بە خودا و مەلایکەتانە لەگەڵ کتێبی خوا و هەموو پێغەمبەر ڕۆژی دوایی هەم قەزا و قەدەر. هەر کەس بەو 6 باوەڕی نەبێ یان بە یەکێکیان ئەو کافر ئەبێ. باوەڕ بە خودا. لاپەڕا 5 یەک خودا هەیە ناوی ئەڵڵایە خاوەنی هێزە هەر ئەو توانایە هیچ کاتێک نانوێ بۆرژانی نییە بێدایک و باوکە و مناڵی نییە هەر ئەو زیندووە و هەرگیز نامرێ بیسەر و بینەر هەرچی بکرێ هەرچی ڕووبدا هەرچی ڕوویدا بێ گشتی دەزانێ لێی تێکەڵ نابێ خاوەن گفتارە بەس دەنجی نییە هەرچی بیەوێ بەرپێچی نییە دروستی کردوین تابی پەرستین ئەبێ بیناسین لێشی بترسین باسی باوەڕ بە فریشتەی ئەڵڵا مەلائیکە لاپەڕا 5 باوەڕت هەبێ برای موسڵمان بە فریشتەی خودا لە ئەرز و ئاسمان بێخە و خواردن نەنێرن نەمێ لە خواپەرستی هیچ کات ناحەسێن یەکیان جوبرائیل بۆ وەحی هێنان هەروە میکائیل بۆ ڕزق و باران بۆ دنیا تێکدان بڵێ ئیسرافیل بەوەی ڕوحکێشە ئەڵێن عیزرائیل منکەر و نەکیر لە ناوگۆڕی تار دوو لە ڕاستە و چەپ ئەنووسن کردار جگەل لەوانەش فریشتە زۆرن هەرخوا ئەزانێ ئەوان چەند زۆرن باوەڕ بە کتێبی خودا لاپەڕا 6 ئەو کتوبانەی فەرموودەی خودان ڕاستن کە هاتوون بۆ پێغەمبەران سحوفی ئیبراهیم تەوڕاتی موسا زەبووری داوت
ئینجیلی عیسا، هەروە قورئان لە بۆ پێغەمبەر واتە محەممەد صلى الله عليه وسلم سەرداری بەشەر. لەو کاتەی قورئان هاتۆتە خوارێ بێکار بوون ئەوان گشتی بەجارێ. سوورەتەکانی قورئانی پیرۆز 114 ئەی برای دڵسۆز. هەرکەس بخوێنێ 30 جوزئی قورئان زۆر خۆشەویستە لای خودای مەنان. باوەڕ بە پێغەمبەرانی خودا. لاپەڕا حەوت. پێغەمبەر پیاوە ڕازگۆیە و هۆشیار، ڕێچاک و خراپ ئەو ئەیکا دیار. لەلای خواوەند وەحی لە بۆ دێ، بێعەیب و گوناهە بەچاو ئەدیترێ. 124,000 پێغەمبەر هاتوون لە دنیا گشتی سەرانسەر. لەوانە 5 گەورە و بەڕێزن، ئەو ئولوالعەزمن گەلێ ئازیزن. نوح و ئیبراهیم، حەزرەتی موسا، عیسای مەریەمە و ئەحمەد مستەفا. باسی پێغەمبەری ئیسلام صلى الله عليه وسلم. لاپەڕا حەوت. گەورەی هەمویان ڕەسوول اللهە، واتە محەممەد صلى الله عليه وسلم چرای دنیایە. هیچ پێغەمبەرێک لە دوای وی نییە، کێ مسلمان بێ ئومەتی ویە. باوکی پێغەمبەر عەبدوڵڵای ناوە، دایکی ئامینە هەروە زاندراوە. عەبدولموطەلیب باپیری ویە، نەتەوە عەرەب ئەو قوڕەیشیە. باسی لەدایکبوونی پێغەمبەر صلى الله عليه وسلم. لاپەڕا هەشت. لە 12 مانجی ڕەبیع الئەوەل، ڕۆژی دووشەممەی پڕخۆشی و مەشخەڵ، لە مەککەی پیرۆز ئەو لەدایک بوو، بە هاتنی وی دنیا ڕووناک بوو. چونکە پێغەمبەر باوکی نەما بوو، لەلای باپیری بەخێو کرابوو. حەلیمەی سەعدیە شیری پێداوە، تەمەن 6 ساڵ بوو، دایکی نەماوە. باسی هاتنی قورئان و بوونی بە پێغەمبەر صلى الله عليه وسلم. لاپەڕا هەشت. ڕۆژی دووشەممە 17 ڕەمەزان جبرائیل هاتوو بۆی هێنا قورئان. لە شاری مەککە ئەشکەوتی حیرا، تا وەحی وەرگرت زۆر ئازار درا. جاری یەکەمین سوورەتی ئیقڕا بوو، کرایە پێغەمبەر تەمەن 40 ساڵ بوو. سەرکەوتن و شەوڕۆیی ئەلئیسڕا والمیعراج. لاپەڕا هەشت. لە مانجی ڕەجەب شەوی 27 شەوڕۆیی کرد و بۆ ئاسمان سەرکەوت. کۆچکردنی بۆ مەدینە و وەفاتکردنی. لاپەڕا 9. ماوەی 13 ساڵ کە بووە پێغەمبەر هەر لە مەککە بوو، پڕ لە دەردەسەر. اینجا کۆچی کرد لە بۆ مەدینە، لەوێ وەداینە بناغەی ئەم دینە. لەوێش تا 10 ساڵ هەر جیهادی کرد. لە دوای سەرکەوتن جاوەفاتی کرد. گۆڕی پیرۆزی لە مەدینەیە، لە ناو مزگەوتە 2 هاوڕێی هەیە. 23 ساڵان ئەو پێغەمبەر بوو، تێکڕا تەمەنی 63 ساڵ بوو. باسی منداڵەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. لاپەڕا 9. 3 کوڕی هەبوو ڕەسوولی کەریم، عەبدوڵڵا و قاسم لەگەڵ ئیبراهیم. 4 کیژی هەبوو، بڵێ یەکەمیان ناوی زەینەبە، هیچ نییە گومان. فاتیمە و ڕوقیا جگە لەوانە، کەلثوم زۆر باش بزانە. 4 جێنشینەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. لاپەڕا 9. کە وەفاتی کرد ڕەسوولی نازدار، کرانە جێنشین 4 پیاوی ڕێزدار. ئەبوو بەکر و عومەر، عوسمان و عەلی پێیان ئەگوترێ خەلیفەی نەبی. یەک لە دوای وی دێ فەرمانڕەوا بوو، ئیسلام سەربەرز و لە زێدەدا بوو. باسی دۆست و دوژمنی موسڵمانان. لاپەڕا 10. 3 دۆست هەیە لە گشت شوێن و کات، خوا و پێغەمبەر و موسڵمانی ڕاست. دوژمنت 4ن ئەی برای ڕێزدار، شەیطان و نەفس و کافر و ستەمکار. باوەڕ بە ڕۆژی دوایی ئەلیەوم الئاخر. لاپەڕا 10. کاتێک کە مردی ئەی مرۆڤی هەژار، 2 فریشتە دێن ئەکەونە پرسیار، کێیە خودای تۆ هەروە پێغەمبەر، ئاینت چییە؟ وەڵام دە یەکسەر. قبر بۆ پیاوچاک باخی بەهەشتە، لە بۆ پیاو خراپ پڕ ئاگر و سەختە.
باسی تێکچوونی دنیا و زیندوو بوونەوە لاپەڕا دا. یەک مەلائیکە بە ئەمری خودا بە یەک فوکردن دنیا تێک ئەدا کە هیچ کەس نەما خوا ئەمر ئەکا بۆ جاری دووەم فوێکی تر ئەکا. هەرچی گیاندارە هەر وەک یەکەم جار زیندوو ئەبێتە و دێتەوە گوفتار. وەستانی مەیدانی مەحشەر الحەشر لاپەڕا 11. هەندێک بە سواری هەندێک بە پێیان هەندێک ڕائەکێشن لەسەر ڕووی خۆیان بەرەو مەیدانی مەحشەر ئەبردرێن تا خوا حەز بکا لەوێ ڕائەگیرێن. لە ترسان هیچ کەس خزمی کەس نییە، ڕۆژ نزیک ئەبێ و سێبەری نییە. لەبەر گەرمایی ئارەق دێتە خوار، زۆر کەس لە گۆمی ئارەق دەچنە خوار. شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لاپەڕا 11. اینجا محەممەد صلی الله عليه وسلم ڕەسوولی نازدار ئەپاڕێتەوە لە لای خوای کردگار. دەست بە پرسیار و وەڵامدان ئەکرێ، چاکە و خراپە ئاشکرا ئەکرێ. پرسیار و وەڵامی ڕۆژی قیامەت الحیساب لاپەڕا 11. ئەو شتەی کردوتە لەم دنیایەدا دەربارەی خەڵک یان هی خودا چاکە و خراپە و ئەو ماڵەی هەیە چونت ڕابواردووە پرسیاری هەیە. لەسەر کردەوەت دەست و زوبانت گشتی شاهێدا هەم قاچەکانت دەفتەری کردەوەکان. صحف الأعمال لاپەڕا 12. کردار و گفتار لەم دنیایەدا گشتی نووسراوە چوویتە لای خودا. خۆشی بۆ کەسێ کە بەدەستی ڕاست وەرئەگرێ نووسرا و ئەچێتە جەنات، گەر بەدەستی چەپ وەربگرێ نووسرا و بۆ جەهەنەمە شوێنی دیاریکراو. باسی تەرازووی ڕۆژی قیامەت المیزان لاپەڕا 12. چاکە و خراپە گشتی نووسراوە، تەرازووی ڕاستی لە بۆ دانراوە. هەر کەسێ چاکەی گرانتر دەرکەوێ جێگەی بەهەشتا ڕازیە لەوێ، بەڵام ئەو کەسەی چاکەی سووکترە ئەو قوربەسەرە و جێگەی ئاگرە. تۆڵەوەرگرتنی ڕۆژی قیامەت القیساس لاپەڕا 12. هەر کەسێ مافی خەڵکی لەسەر بێ وەکو کوشتن و دزی کردبێ، یا جنێوی پێبدا و ناموسی ببا، یان زۆردار بێ زیانی لێ بدا، جگە لەمانش خودای کردگار تۆڵەوەر ئەگرێ لە چاکەی زۆردار. ئەیداتە ئەوەی زۆری لێکراوە، گەرچاکەی نەما و داوا کارماوە. ئەوە لە جیاتی خراپەی هەمویان ئەیبەنە دۆزەخ هیچ نییە گومان. باسی حەوزی ئەلکەوثەر لاپەڕا 13. پێش بچیە بەهەشت ئەی برای موسڵمان، لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ ئەبیە میوان. لە حەوزی کەوسەر ئاو ئەخۆیەوە، هێندە شیرینە توێنون نابیەوە. پردی جەهەنەم الصیڕات. ئینجاکە مەحشەر کۆتایی پێدێ، لەسەر جەهەنەم پردێک دا ئەندرێ، ئەبێ هەموو کەس پێیدا تێپەڕێ، وەک بروسک و وەک با هەندێکیش ئەفڕێ، هەندێکیش لەوێ ئەکەونە خوار، بۆ ناو جەهەنەم ئەکەنە هاوار. باسی دۆزەخ جەهەنەم لاپەڕا 13. قوڵی جەهەنەم 70 ساڵ ڕێیە، گشتی ئاگرە 7 شوێنی لێیە. لە بۆ هەر شوێنێ هەندێک تاوانبار ئامادەی کردووە خودای کردگار. هەر کەس بە گوێرەی گوناهی ئەسووتێ کە سزای وەرگرت ڕزگاری ئەبێ، بەڵام ئەو کەسەی بە کافری بمرێ ئەو یەکجاریە و ڕزگاری نابێ. باسی بەهەشت لاپەڕا 14. بەهەشت شوێنێکە لە ژوور 7 ئاسمان، تایبەت دانراوە بۆ ئیمانداران. شوێنێکی وایە چی دڵ بیەوێ یان چاو حەز بکە دانراوە لەوێ. نە سەرمای زستان نە گەرمای هاوین، نەستەمی زۆردار هیچیان لەوێ نین. ناخۆشی و قین و مردن نامێنێ، کەس دەرت ناکاو لەوێ ئەمێنێ. لە باخی بەهەشت لەژێر درەختان، ڕووبار و جۆگا دەڕوا زۆر ئاسان. باسی بەهەشتی قەت تەواو نابێ، وا باش ئەزانم کەوا کۆتا بێ. باسی قەزا و قەدەر القەضاء والقەدەر
لاپەڕا چواردا پێشبوونی ئادەم هەرچی ڕوویداوە دوایبوونی ئەویش تا دنیا ماوە ژیان و مردن و ساغی و نەخۆشی بوونی و هەژاری و خەمناچی و خۆشی هەمووی بەویست و ذاتی خودایە بەسەرهاتی تۆ تەواو نووسرایە بەڵام پێویستە هەر هەوڵ بدەی لەبەر چارەنووس تەمەڵی نەکەی بە گوێرەی توانات بچێژە زەحمەت تا سەرکەوتوبی لە دنیا و قیامەت باسی چاکە ئەلئیحسان لاپەڕا پازدا چاکە ئەمەیە ئەی برای مسڵمان تۆ بپەرستی خواوەندی مەنان هەروەک بیبینی بە هەردوو چاوت ئەگەر خواوەندیش نێتە بەرچاوت باش بیپەرستە چونکە ئەتبینێ شارەزای دڵتە هیچ دانامێنێ 5 پەنهانەکان لاپەڕا پازدا 5 شت پەنهانە هەرخوا ئەیزانێ دنیای وێران و کام باران دێنێ کۆرپەی لە ناوزک دوا ڕۆژی چۆنە کاری سبەینێ مەرگ چ شوێنە نیشانەکانی دنیا وێران بوون لاپەڕا 16 دنیا وێران بوون نیشانەی هەیە هەندێک بچووکە و هەندێک گەورەیە دایک خزمەتچی کیژەکەی خۆی بێ خانووی پێخواسان لە شارە دیار بێ هەم ناکەس بەچە فەرمانڕەوا بێ کوشتن زۆر ببێ و ناموس هەرزان بێ هاتنەوەی عیسا لە گەورەکانە دەجالی بەدخو فیتنەی زەمانە گەڕانەوەی ڕۆژ لە لای ڕۆژ ئاوا تۆ بە نامێنێ و دەرگەی داخراوە کۆتایی لاپەڕا 16 سوپاس بۆ خودا کە یارمەتیدام بکەم بە هەڵبەست ئیمان و ئیسلام ساڵی 1411 مانجی ڕەمەزان لە ڕۆژی چواردا عەبدوڵڵای گوناهبار زۆر تکائەکە هەر کەسێ خوێندی دوعای بۆ بکە لەگەڵ خوێنەر و گوێگری ئازیز دوعا بکەن بۆ ئێمەی تاوانبار عەبدوڵڵا عەبدولعەزیز هەرتەلی هەولێر کوردستان چواردەی ڕەمەزان 1411 کۆچی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ناوی محەممەدە کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەڵیبی کوڕی هاشم لە هۆزی قوڕەیشی بوو لەگەلی عەرەب بوو لە شاری مەکە لە ڕۆژی دووشەممە 12 مانجی ڕەبیع ئەوەلی ساڵی فیل لادایک بووە کە ئەکاتە بەرامبەر 20 نیسانی ساڵی 571 میلادی کە تەمەنی بووە 40 ساڵی تەواو کرایە پێغەمبەر لە ڕۆژی دووشەممە 7 مانجی ڕەمەزان بەرامبەر با 1 شوباتی ساڵی 610 میلادی وحی بۆ هات هەروەک باسمان کرد کەواتە ئەو ڕۆژەی قورئانی بۆ هاتۆتە خوارەوە هەر لەو ڕۆژەشدا کراوەتە پێغەمبەر صلى الله عليه وسلم ماوەی 13 ساڵ لە مەکە پێغەمبەرایەتی کرد اینجا کۆچی کرد بۆ مەدینە لە شەوی هەینی 2 مانجی ڕەبیع الئەوەل ساڵی یەکی کۆچی لە مەکە دەرچووە بۆ 12 مانگ گەیشتە قوبە کە لە نزیک مەدینەیە لەم سەفەرەدا ئیمامی ئەبوبەکری سیدیق هاوڕێی بوو ئەم ڕووداوە بە یەکەمین ساڵی کۆچی دانراوە لە مێژووی ئیسلامدا و ئەکاتە بەرامبەر 20 تا 30 ئەیلولی ساڵی 622 میلادی 10 ساڵی تریش لە مەدینە پێغەمبەرایەتی کرد اینجا لە ڕۆژی دووشەممە 12 ڕەبیع الئەوەل ساڵی 11 کۆچی لە مەدینە وەفاتی کرد کە ئەکاتە بەرامبەر 8 حوزەیرانی ساڵی 633 میلادی جاهر لە ماڵی خۆی لە ژوورەکەی عایشەخاندا نێژراوە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەریش هەر لەو ژوورەدا نێژراون ئێستا ئەو ژوورە کەوتۆتە ناو مزگەوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە مەدینە کەوابوو ماوەی 23 ساڵ پێغەمبەرایەتی کردووە و تەمەنی پیرۆزی 63 ساڵ بووە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته